ئۆفیسی هەڵەبجەی سەنتەری پەرەپێدانی لاوان مەراسیمی ناساندن و بڵاوکردنەوەی دیوانی شاعیر و ڕۆژنامەنووسی کۆچكردوو مادیە ورامی ساز کرد. دیوانەکە لە هەردوو شێوەزاری سۆرانی وەورامی پێک دێت و دەیان شعریە مەڕەنگ و جیاوازی لەخۆ گرتووە. وەکو وەفا و ئەمەکێک بۆ خانەوادەی بەڕێزان بۆ کاگمادی کە چەند ساڵ پێکەوە کارمان کرد ئەرکی چاپکردنی دیوانەکەی کاگمادی بگرینە ئەستۆی خۆمان. سوپاس بخواتوانیمان کۆمەکی دارایی کۆ بکەینەوە لە دووتوی کتێبێکی 325 راپەڕایە دیوانەکەی بە چاپ بگەێنین. هاوڕانی مادیە ورامی بڵاوکردنەوەی دیوانە شیعریەکەی بەخۆن و خۆزگەیەکی کۆچكردوو ناودەبەن و سەنتەری پەرەپێدانیش وەگەرک و پیشاندانی وەفا ئەو هیوایی وەرامیە نایەدی و لە دووتوی کتێبێکی 325 لاپەڕەیی دیوانەکەی بە چاپ گەیاندوو بڵاو کردەوە. ئەم پەراوەشی دیوانە شیعرەکانی دیارە پاندایەکی فراوانی ئەدەبی عیرفانی و هەروەها ئەدەبی شێوەزاری هەورامی وەروە ئەدەبی شێوەزاری سۆرانیشی لە کتێبخانەی کوردیا پەخش کردووە. جێگای خۆیەتی ئەم کاروانە بەردەوام بێت و هەروەها جێی بەرزنرخاندنی سەنتەری پەرەپێدان و لاوانە. بەڕاستی ئەمە ئیشێکی نوخبە و جوانە. فرەسپاس و سەنتەر و پەرەپێدان و لاوان و ئۆفیس هەڵەبجەی کەرو ئی ئەرکەشا کێشتن بەڕاستی ئی هەرمانەوە بێ ئاوات و کاکە مەهدی بێ بەڵام ئایێ پێشە ئاردی هیوادارە ناخەڵک زیاتر پی دیوانە و کاکە مەهدی ئاشنا بوو. کاک مەهدی خۆشەویست بوو، پیاوێک بوو شعرەکانی تعبیر لە قۆناغەکەی خۆی دەکا بە خۆشەویستی بە نیگەرانیەکانی سەردەمی خۆی بە مەینەتیەکانی ڕۆژگاری ئەنفال و شیمابارانی هەڵابجان. بۆیە کاک مەهدی من وا تەسەوڕ دەکەم سەنتەری پەرەپێدانی لاوان ئەمڕۆ کاک ئارام شەمیرانی کارێکی زۆر باشیان کردووە بەوەی کە زارێک کە کاک مەهدیان ئەگە بۆ تعبیرە برێن بۆ زیندوو کردینەوە کاک مەهدیان بۆ هێنایەوە ناومان. لای خۆشیانەوە خانەوادەی مادیە ورامی ستایشی سەنتەری پەرەپێدانیان کرد و ئەوەشیان نەشاردەوە ڕۆحی مادیان لە ناو هاوڕێیان و خوێنەران و شاعیراندا بە زیندویی هێشتەوە. زۆر سپاسیان ئەەکەین، زۆر دەستیان خۆش بێ، هەساون بەو هیلاکیە ئەو کتێبەیان کۆ کردوێتەوە و کاک ئارام زۆر دەستی خۆش بێ یەخوا. ئەوانیش سەنتەری پەرەپێدان زۆر هیلاک بوون بە مادی بە کەس ناڵسا بەوەی کە ئەوان بەو پارەیە بەو لەم زروفا ئەو پارە سەرفکەن بەو کتێبە دەستیان خۆش بێ لەشیان ساق بێ. مادیە ورامی کەسایەتی ئیسلامی و شاعیر و ڕۆژنامەنووس لە بواری هونەری و ئیسلامی و ڕۆژنامەنووسی و شانۆدا لە هەڵەبجە وەورامان جێگە دەستی دیار بووە و دەیان بەرەمی ئەدەبی و شعری لە دۆی خۆی بەجێهێشتووە. ناوبراو لە مانگی 7 ساڵی ڕابردوو بە نەخۆشی کۆچی دوایی کرد. سەنتەری پەرەپێدانی لاوان لە ڕێگەی ئەم دیوانە شعریەوە ڕۆحی مادیە ورامیان زیندوو کردەوە و پەیڤە جوانەکانی خستەوە بەردەم هاوڕێیان و خوێنەرانی کورد. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.